هەرێمی کوردستان ئەویش سەردانەکەی محەممەد شیع سوودانیە بۆ هەرێمی کوردستان بۆ هەولێر و دواتر بۆ سلێمانی کەوا بڕیارە بەشداری لە ئەو کۆربەندە تایبەتەیە بکات کە لە زانکۆی ئەمریکی لە سلێمانیدا ساز دەکرێت لەسەر کۆی سەردانەکەی محەممەد شیع سوودانی سەرۆگەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان و گرنگی ئەم سەردانە و لەکوێی دانیشتن گفتوگۆکانیاندا جێ دەکرێتەوە پرسی خاڵە سنووریەکان پرسی ئەو ناوچانی کە دەکەونە سنووری هاوبەشی پاراستنی هێزی پێشمەرگە و سوپای عێراقەوە لەسەر کۆیان بابەتانە لەگەڵ بەڕێز ڕەنج جەعفەر کە بەڕێزیان وەکو چاودێرێکی سیاسی لە بەغداد و لە ببوورن لە هەولێر و میوانمان دەبێت گفتوگۆی زیاتر لەگەڵەوەدا دەکەم کاک ڕەنج زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت بەر لەوەی کە گفتوگۆکان لەگەڵ جنابەتە دەست پێ بکەم داوای لێبوردن کەم کە درەنگ هاتمە لای جناب بۆ دەستپێکردنی گفتوگۆکان ئەنجا پێم خۆشە لەسەر سەرنجی جنابە بزانم لەسەر سەردانەکەی محەممەد شیع سوودانی بۆ هەرێمی کوردستان و پێشبینی دەکرێت لە نێو ئەم سەردانەدا کوێی پرسی سنوورە هاوبەشەکان کە لە هاوخاڵی هاوبەشن سنووری هاوبەشن لە نێوان سوپای عێراق و هەرێمی کوردستان و پێشمەرگەدا چۆن جێی ئەم پرسانە و پرسی سیاسیەکان دەکرێتەوە. سپاس بۆ بەڕێستان سەبارەت بەو سەردانەی محەممەد شیع سوودانی بۆ هەرێمی کوردستان بۆ هەولێر و دواتریش بۆ سلێمانی ئەمە لێک نزیک بوونەوەیەکی سیاسی زیاترە دەرئەنجامی ئەو لێگەیشتانەی لە ماوەی ڕابردوو لەو گفتوگویانی لە ماوەی ڕابردوو لە نێوان بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان و بەغداد هاتوۆتە پێشەوە. ئەمە سەرەتایەکی باشە و وەرسەرخانێکە لە پەیوەندیەکان و بە پێی ئەو ڕاگەیاندانەی کە لەلایەن محەممەد شیع سوودانی هاتووە لەسەر دۆسیەی نەوەد ڕێککەوتون و بە پێی ئەو زانیارە سەرەتایانەی کە هەیە ئەو داهاتەی نەوتی هەرێم دەچێتە هەژمارێکی بانکیەوە کە بانکی ڕافیدەینەوە لە بەغاوە ئەمە جۆرێک لە ڕۆشنی لە داهاتی نەوت دێنێتە پێشەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقدا و ئەمەش کاریگەری دەبێت لەسەر کۆی سێکتەرەکانی تر یان لەسەر کۆی ئەو دۆسیانەی تر کە پەیوەندیدارن بە هەرێمی کوردستان و عێراقەوە و سەبارەت بە لایەنی ئەمنی و ئاسایش چی ئەوەی پەیوەندی بە سنوورەکانی هەرێمی کوردستانە لەگەڵ وڵاتانی دراوسێەوە چی لەوەی پەیوەندی بە ئەو سنوورەیە کە ناوچە ناکۆکەکان ناوچەی ناکۆکی نێوان هەرێمی کوردستان و عێراقیشە بڵین ئەو ناوچانەیە هەر هەمووی لە چوارچێوەی ڕێکەوتێکی گشتگیردا دەکرێت چارەسەر بکرێت و کۆی ئەو مەسەلانە یەکلا بێتەوە بە یەکلابوونەوەی دۆسیەی نەوت کە لە قۆناغی داهات و ئەرچی نوێی تر دێتە پێشەوە. باشە کاک ڕەنج دیارە بە بەردەوامی عێراق لە نێو گرژی سیاسی زۆردایە تەنانەت پرسە ئەمنیەکانی ژێکێکن لە بابەتە گرنگەکان کە تا ئێستا بەهۆی ئەو شڵەژانی لە عێراقدا هەیە ڕەنگە بەهۆی پێویست ئەم کابینەیە حکومەت لە عێراقدا تیشکی خستێتە سەر کۆمەڵێک پرسی گرنگ بەدایکایی دەمەوێت بپرسم پرسە سیاسیەکان تا چەند چاوەڕێ دەکرێت لەم سەردانی محەممەد شیع سوودانیدا کە ئەوە ئێستاش گەشتە نێو فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێرەوە پرسە سیاسیەکان بە تایبەتیوانی کە لە نێوان بە پرسێکی معەلق قۆڵواسراو ماونەتەوە تا چەند پێشبینی دەکرێت لەگەڵ لێپرسانی باڵای هەرێمدا سوودانی باسی لێوە بکات و دیارترین ئەو پرسانە چی دەبن؟ سەبارەت بە ئەوەی کە تەواوکردنی ئەو گفتوگۆیانەیە یان تەواوکردنی ئەو ڕێکەوتنەیە پرسی سیاسی کاریگەری گەورەی لەسەر لایەنی ئابووریش هەبووە کۆی ئەو مەسەلانە بە دڵنیاییەوە باز دەکرێن و بەرچاوڕوونیەک لە چەند ڕۆژی داهات و زیاتر دێتە پێشەوە لە هەنگاوەکانی لێک نزیک بوونەوەی هەرێمی کوردستان و لەگەڵ بەغدا لەو بارودۆخە نوێی هاتوۆتە پێشەوە دوای ئەو قەیرانە ئابووریەی کە پەیوەندیدار بوو بە دۆسیەی دارایی یان لایەنی دارایی کە ئەمەش دەرئەنجامی قەیرانێکی سیاسیە لەسەر ئاستی عێراق و ناوچەکە یعنی پەیوەندیدارە بە دەرەوەش بۆ ڕێخستنەوەی هەموو ئەو پەیوەندیانە بۆ تێپەڕکردنی ئەو قۆناغا قەیراناویە پێویستە سوودانی سەرکەوتوو بێت لە ڕێککەوتنی لەگەڵ هەرێمی کوردستان
بۆ ئەوەی لە چوارچێوەی یاسای بودجەدا ماف و شایستە داراییەکانی هەرێم جێبەجێ بێت و لەو چوارچێوەیەشدا هەرێمی کوردستان بەرەو یەکدەنجیەکی زیاتر بچێت و بەمەش قۆناغێکی تر دێتە پێشەوە قۆناغی یەکدەستی هەرێمی کوردستانە لە ئەنجامی ئەو ڕێکەوتنی دێتە پێشەوە کە چ لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەو یەکدەنجە پێویستە هەبێت وە چ لەسەر ئاستی عێراقیش پێویستە هەبێت بۆ ئەوەی هەموو ئەو مەترسیانەی کە لە ناوچەکە هەیە پەیوەندیدارە بە لایەنی ئابووری و دارایی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی تێپەڕێنرێ ئەم ئەرکەی سوودانی لەم قۆناغەدا ئەرکێکی گرنگە بتوانێت لەو قۆناغە ڕاگوزەرەدا ئەو ئەرکانی خۆی جێبەجێ بکات و دۆخی هەرێمی کوردستان و بەغداش بەرەو سەقامگیری زیاتر بڕوات. باشە کاگڕەنج پرسێکی دیکە هەیە ئەویش ئەو ناوچانەی کە دەکەونە سنووری پاراستنی سوپای عێراق و هێزی پێشمەرگەوە چۆن چارەسەر دەکرێت چونکە هێشتا وەکو کێشێک ماوەتەوە ڕاستە بڕیار بوو لە ڕابردوودا کە لیوای هاوبەش بۆ ئەم سنوورانە دابمەزرێنرێن بۆ زیاتر پاراستنی ئەو هاوڵاتیانی ئەو خەڵکانی کە لەو ناوچانەدا نیشتەجێت ینی چاوەڕێ دەکرێت کە ئەمە یەکێک بێت لە ئەجەندا و تەوری گفتوگۆکانی سوودانی لەگەڵ بەرپرسانی هەرێمدا ئەم بابەتە بە گشتی بەکوێ گەشتووە ئەوەی لەلایەن بەرپرسانی هەم لە پێشمەرگەوە هەم لە بەرپرسانی ئەمنی لە عێراقدا لە ڕایان گەیاندووە ئەم دۆسێ پەیوەندی بە یاسای بودجەیە ئەم یاسای بودجێش کە جێبەجێ دەبێتە دەرفەتێکی لەبار بۆ ئەوەی ئەم دوو لیوایە شایستە داراییەکانی بۆ جێبەجێ بکرێت کە تەواو ئامادەیە بۆ جێبەجێکردنی ئەرک لەو ناوچانە ئەوە جگەلەوەی کە ئەو شایستە دارایانەی پەیوەندی بە پێشمەرگەشەوە هەیە و پەیوەندی بە کۆی دۆسیەکانی نێوان دۆسی هەڵپێسێراوەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداوە هەیە بەرەو چارەسەربوون دەڕۆن لەسەر ئەو بنەمایە یاساییە ئەم ڕێککەوتنە دەبێتە ڕێککەوتنێکی بەردەوام بە پێچەوانی ئەو ڕێککەوتنانەی ڕابردوو زیاتر ڕێککەوتنی سیاسی بوون بۆ تێپەرکردنی قۆناغێکی کاتی بەڵام بە هەموارکردنەوەی یاسای نەوت و گاز لە قۆناغی داهاتوودا سەقامگیری زیاتر دێتە پێشەوە و لەو چارچەوێشدا هەرێمی کوردستان دەچێتە قۆناغی ڕوونی لە دۆسیەی نەوت لەوەی پەیوەندیدارە بە پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا ئەمە وا دەکات کۆی ئەو مەلەفانە یان کۆی ئەو دۆسیانەی کە بوون بە دۆسیەی دادگا و لە دادگای فدرالی و یان لە هەر دادگای لە دادگەکانی تری دنیاش لە ئارادابێت چارەسەر بن و ڕێزکە یاساییە کەی خۆی وەرگێت دۆسی نەوت لە عێراقدا دۆسی نەوتی هەرێم لە عێراقدا بەم شێوەیە دەچینە قۆناغێکی نوێتری پەیوەندی ئاسایی ئەو پەیوەندی ئاساییە نەوتیش یەکێک بێت لە بابەتە گرنگەکان بۆ تۆری گفتوگۆی ئەمڕۆ بەدڵنیایەوە وەکوتم کێشە سیاسیەکان یان ڕەوشی سیاسی کاریگەری هەیە لەسەر باری ئابووری و یەکێک لە دۆسی هەستیاریەکانی پەیوەندیدار بە باری ئابووری و دارایی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش ئەم دۆسی نەوتەیە کە دەبێت ڕێگە چارەی بۆ دۆزرا بێتەوە و وەک لە زانیارە سەرەتاییەکان باز لەوە کراوە کە داهاتی نەوتی هەرێمی کوردستان دەچێتە هەژمارێکی بانکی عێراقیەوە بانکی ڕافیدەینەوە بەمەش کۆی ئەو داهاتە بەپێی ڕۆژ بەپێی مانگ بەپێی چیە ئەوە دەردەکەوێت و ئەوەی کە پێویستیشە لە شایستە داراییەکانی هەرێم بەپێی ئەو ڕێژەیە بۆ دیاری کراوە بخرێتە سەری و بە شێوەیەکی سیستماتیک پەیوەندیە داراییەکان لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا ڕێک دەکەوێتەوە. باشە کاگڕەنج عێراق و ئەم کابینەی محەممەد شیاع سوودانی هەر لە سەرەتای دەست بەکاربوونیانەوە ڕوبەڕووی کۆمەڵێک ئاڵنگاری بوونەوە
ڕوبەڕووی کۆمەڵێک تەحەدی کۆمەڵێک کێشەی زۆر بوونەوە ڕاستە لە عێراقدا بە بەردەوامی ئەم کێشانە هەر هەیە حکومت دوای حکومت کەڵەکەچنی کێشەکانی دیکە دەبێت و کۆمەڵی کێشەی دیکە لە دوای کابینەکان بەجێ دەمێنێت بەڵام تا ئێستا بە شێوەیەکی گشتی پەیوەندیەکانی عێراق و هەرێمی کوردستان چۆن دەبیندرێت و چی چاوەڕێ دەکرێت لە بەرامبەر ئەو کێشانی کە تاکو ئێستا هەیە و لە کابینەکانی پێشوشتریشدا هەبووە چاوەڕێ دەکرێت لەم کابینە هیچ گۆڕانکاریەک لە بەژەوەندی کووردا ڕوو بدات دیارە بە پشتبەستن بە پشتبەستن بەو ڕێکەوتنی کە حکومەتی لەسەر پێکات لە نێوان هەرێم و عێراقدا ئەو حکوومەتە هەر دەتوانێت سەرەتا و دەواازەیەک بێت بۆ ڕێکەوتنی یان پەیوەندێکی سەقامگیری بەردەوام لە داهاتوودا دیارە ئەم بارودۆخە نوێی کە ئێستا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و کاریگەری ئەو ململانیانە هاتوتە پێشەوە هەمووانی هێناوەتە سەر هێڵێک کە بەرەو ڕێکەوتنی زیاتر بچن ئەمە ڕۆژێکی ناچارە هاتوتە پێشەوە یا دەبێت بەرەو ئەو ڕێکەوتنە بچن و بەیەکەوە بتوانن ئەو قۆناغە تێپەڕێنن کە پەیوەندیدارە بە ململانەی ناوچەکەەوە ڕۆژهڵاتی ناوەڕاستیشەوە نەکار پەیوەندیدار بێت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە بۆیە کۆی پەیوەندیەکان لەسەر هەردوو ئازدا لەسەر هەردوو تەوەردا پەیوەندیەکانی عێراق بە شێوەیەکی گشتی لەگەڵ دنیای دەرەوەی خۆی لەگەڵ دنیای عەرەبی لەگەڵ وڵاتانی هاوپەیمانان و لە نێواندا بە تایبەتی ئەمریکا کە لە ماوەی ڕابردوو هەموو ئەو گفتوگۆیانانەی چ لە واشنگتن و چ لە بەغدا و چ لە ئەردەن لە هەر شوێنێک کرابێت بۆ ئەوە بووە ئەو پەیوەندیانە بە ئاراستەیەک بڕۆن کە دەرئەنجامەکەی کەمکردنەوەی ئەو قەیرانە سیاسێ بێت لە سەرئاستی عێراق بە شێوەیەکی گشتی هەیە و ئەو سەردانەیەک لە دوایە کە دیبلۆماسیانەی کراوە لەلایەن وڵاتانەوە چ ئەڵمانیا چ ئەمریکا ئەمە هەموو ئاماژان بۆ ئەوەی عێراق بەرەو ئەو ئاراستەیە بچێت کە ئاراستەی چاکتر ڕێخستنەوەی پەیوەندیەکانی خۆی بێ یان استراتیژێکی ڕوونتری هەبێت لە پەیوەندەکانی لەگەڵ دەرەوە و ئەمەش بەمە دەبێت کە نێوانی هەرێمی کوردستان و بەغدا بەرەو ئەو سەقامگیریە بچێت بۆیە لەو چوارچێوەیەدا پێشبینی ئەوە دەکرێت ئەو پەیوەندیانە بەرەو باشتر بچن و عێراقیش زیاتر خۆی یەکلایی کاتەوە لە پەیوەندەکانی لەگەڵ دنیای دەرەوەی خۆی باشە دەزانین کە پەیوەندیە دیبلۆماسیەکان لە سیاسەتە لەسەر ئاستی نێودەوڵەتی یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان ئەمێ بزانم کۆمەڵێک پرسی گرنگ هەیە وەکو عێراق وەکو دەوڵەتێکی سەربەخۆ و لە نێویشیاندا هەرێمی کوردستان کە هەر بە دەوڵەتی عێراق لە قەڵەم دەدرێت ینی تا چەند توانی ویانە سیاسەتێکی یاوبەشیان هەبێت بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یاخود لەسەر ئاستی دەوڵەتی بۆ دروستکردنی پەیوەندیەکی باش لە ڕووی سیاسەتەوە بێ لە ڕووی ئابوووریەوە بێ لە ڕووی کۆمەڵێک پرسی دیکەوە بێت کە ئەمانە بابەتە گرنگەکانن بۆ چۆنێتی مامەڵەکردن عێراق لەگەڵ وڵاتانی دیکەیە پەیوەندیەکان چۆنە بیندێت بە یەک سیاسەتی هاوبەش تا ئێستا هەبوو لە نێوان عێراق و هەرێمە من وتم بارودۆخێکی ناچار هاتۆتە پێشەوە ناکرێت عێراق خۆی وابەستەی ئابوورێکی داخراو بکات کە هەندێک وڵاتانی دراوسێ لە دەرەنجامی ئەو ململانیانە بەرەو داخراوی چوون و گەماروی زیاتریان لەسرە بۆیە دەبێت لەمڕۆوە عێراق بەرەو ئەوە بچێت لێکەوتی ئەو ململانێ و بارودۆخی کە هەیە لە ناوچەکە زۆر کەم بێت بۆیە دەبێت ئەو استراتیژە ڕوونە بۆ خۆیدا ڕێژێت لە پەیوەندەکانی لەگەڵ دنیای دەرەوەی خۆیدا و هەموو عێراق بە هەرێمی کوردستانەوە لەو کەشتێدایە چەندە بەرەو کەناری ئارام دەچێت ئەگەر ئەو سیاسەتە ڕوونە هەبێت لەگەڵ دنیای دەرەوە کە دەبێ ببێت چونکە کاریگەری ئابوووریەکان کاریگەری گەورەن و ئەو کاریگەریە گەورەیە عێراق بەرەو ئەوە دەبات یعنی هەندێک جار بە ئارەزووی سیاسی لایەنێکی دیاریکراو نییە دەبێت بارودۆخەکە یان ئاراستی ڕووداوەکان بە شێوەیەک دەبن بەڵکو ڕەوشی ناچار ئەوە دێنێتە پێشەوە کە هێزە سیاسیەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان
بە ئاراستەیەک بن کە لە خزمەت ئەو استراتیژە ڕوو نەبێت و بەغداش پێویستی بەوەیە کە پەیوەندیەکانی خۆی ئاسایی کاتەوە لەگەڵ هەرێمی کوردستان. زۆر دۆسیەی گرنگ هەیە لەوانە دۆسیەی نەوت و غاز کە لە کاریگەری دەبێت لە داهاتوودا لەسەر بازاڕی ئەو سامانە سروشتیانەی کە لە عێراقدا هەیە و ئەمە لەسەر ئاستی دەرەوە لەسەر ئاستی ناوەش بە هەمان شێوە کاریگەری خۆی هەیە بەرەو سەقامگیری گیری زیاتر. ئەمەش ئەو سەقامگیریە زیاترە لە دەرئەنجامی ئەوە دەبێت کە لێگشتنی تەواو بێتە پێشەوە بۆ یاسای نێت و گاز لە عێراقدا لە پەرلەمانی عێراق تێپەڕێ و هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە پابند بێت بەو یاسایەوە لەو چارچەوەیەدا هەموو ئەو دۆسیانەی کە دۆسی هەڵپرسێدرا بوون پەیوەندیدار بە نەوت و گازەوە چارەسەر بن. ئەمە ژێرخانی ئابووری عێراق و هەرێمی کوردستان بەهێز دەکات و بەرەو سەقامگیری زیاتری دەبات و ئەم سەقامگیری زیاترە کاریگەری سیاسی خۆی دەبێت لە داهاتوودا. کاک ڕەنج لەو قسەتەوە یعنی ئەو بابەتی کە جەنابە باس لێوە کرد لە دوا قسەتەوە وەری دەگرمەوە دەکەمە پرسیارێک ئەویش پرسی نەوت و غازە هێندە بە ئاسایی ئەم پرسا هێندە ئاسایی دەبێتەوە لە نێوان هەرێم و عێراقدا استراتیژی کارکردن لەسەر ئەم بابەتاشێ چۆن بێ؟ سەبارەت بەو ئەو پرسێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان کە لە چوارچێوەیەکی یاساییدا یەک گوتاری لە هەرێمی کوردستان بێنێتە پێشەوە. ئەمە بەندە بەو لێگەیشتنەی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ هەنگاونان بۆ ئەوە و بەندە بە عێراقیش دەتوانێت بەم ئاراستەیە چی بکات بۆ لێگەیشتن و بەندە بەو ڕەوشە ناچارەی کە باسم کرد کە پەیوەندی بە کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندیەکانی لەگەڵ دنیای دەرەوە هەیە. بۆیە هەر هەمووی بەیەکەوە بەستراوە و کاریگەری خۆی هەیە. ئێمە لە ماوەی ڕابردوو قەیرانی دارایی و بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەریی گەورەی لەسەر بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان دروست کرد تا دوای ئەوەی کە ئەو لێگەیشتنە جۆرێک لە لێگەیشتن و گفتوگۆ لە نێوان عێراق و ئەمریکا هاتە پێشەوە اینجا دۆخەکە تا ڕادەیەک ئاسایی بۆتەوە بەڵام هێشتا نەچۆتەوە ئەو بارودۆخە ئاسایی خۆی یان ئەوەی پێویستە بە هەنگاونان بە ئاراستەی لێگەیشتنی زیاتر بۆ ڕێکەوتن لەسەر کۆی و دۆسیانە لەوەی پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان و بەغداوە ئەمە سەقامگیری زیاتر دێنێتە پێشەوە و کوردیش دەستکەوتی خۆی دەبێ وەکو پێکاتیش سەرکی لەم عێراقە کە خاوەنی قوارەی خۆیەتی کە هەرێمی کوردستانە و پێکاتەیەک تر کە سونەیە داواکاری خۆیان هەیە و لە چوارچێوەی ئەوەی کە پێدەگوترێت بودجە داواکاری خۆیان جێبەجێ بکەن و شیعەکانش لەلایەن خۆیانەوە کۆی هەموو ئەوانە ئەو پێکاتانە دەبێت لەسەر بنەمایەک ڕێکەوەن بۆ تێپەڕکردنیم قۆناغا لە قۆناغی داهاتووش سەقامگیری زیاتر گەشتبینن ئێوە بۆ ڕێکەوتن بە هەموو من گەشتبینم بە ڕێکەوتن چکە ڕۆژێکی ناچار هەیە بۆ ڕێکەوتن. بەڵێ بەڕێز ڕەنج جعفەر چاودێری سیاسی ڕاستەخۆ لە هەولێر و میوانی بووی کاک ڕەنج زۆر سپاس بۆ ئامادەبوونیت.